احنا سيطرة أربيل كركوك ما غالقيها، السيطرة مفتوحة والطريق باتجاه طقطق مفتوح. ڕێگەی سەرەکی نێوان کەرکووک هەولێر لایەن نێمەوە دانەخراوە و بەکراوەی ماوەتەوە. هۆکاری سەرەکی پشت نەبوونی هاتوچۆ بە ڕێگەی پردێدا بۆەوە دەگەڕێتەوە کە لە کاتی کشانەوەی هێزەکانی پێشمەگەل ناوچەکە پردی گواستنەوەی ناوچەکە تەقێنراوەتەوە. هەرچی پەیوەندی بەڕێی کەرکووک هەولێر بەڕووی تەقتەقیشدا هەیە ڕێگەکە کراوەیە و هاوڵاتیان ڕۆژانە هاتوچۆی لێوە دەکەن. سەبارەت بە لۆدی سەربازگەکانیش بۆ دەگەڕێتەوە کە ئامێری پشکنینی تایبەت لە بازگەکانی پارێزگای کەرکووکدا نییە بۆ پشکنین پشت بە هێزەکانمان و کەیناین دەبەستین و لەگەڵەوەشدا ڕێڕەوەکانی ناو بازگەکانمان زیاتر کردووە و ئەوە شوای کردووە قەرەباڵغی بازگەکان بە بەراورد بە ڕابردوو کەمتر بێتەوە. هاي الممرات الكل يجري بها عملية التفتيش، فقلت نسبة الضغط على المواطنين أو التأخير في السيطرات نتيجة فتح أكثر من ممر في هذه السيطرات.